ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان پڕە لە نەوت و کانزا کەچی نرخی لیترێک بەنزین لەم هەرێمە لە نرخی بەنزین لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا گرانترە. بەپێی نرخەکانی بازار لیتری بەنزینی سوپەر لە هەولێر گەیشتووەتە 2000 دینار واتە 1.33 دۆلار لە کاتێکدا هەمان لیتر لە ئەمریکا تەنیا بە 1.8 دۆلار دەفرۆشرێت. ئەم دۆخە کارە ساتبارە لە کاتێکدایە داهاتی تاک لە ئەمریکا زیاتر لە 10 هێندەی داهاتی هاوڵاتیەکی هەرێمی کوردستانە. بەپێی ئامارەکان داهاتی ساڵانەی تاک لە ئەمریکا نزیکەی 90,000 دۆلارە بەڵام لە هەرێم تەنانەت ناگاتە 9,000 دۆلار. پاڵاوتگەکانی وەک کار و لانازی سەر بە پارتی و بازیان و ئیدارەی گشتی سەر بە یەکێتی دۆخێکیان دروست کردووە کە هاوڵاتیانی ئەم هەرێمە نەوتاویە خۆزگە بە نرخی بەنزینی ئەمریکا بخوازن. ئەم پاڵاوتگانە لەبری ئەوەی خزمەتی خەڵک بکەن بوونەتە ئامڕازی دەوڵەمەندبوونی حیزب و هەژارخستنی میلەتەکەیان. تاڵێکە لێرەدا کۆتایی نایەت. ئەگەر تەنیا چەند کیلۆمەترێک لە هەولێر و سلێمانی دوور بکەوینەوە و بچینە کەرکووک یان بەغدا دەبینین لیتری باشترین بەنزین تەنیا 450 دینارە کە لەژێر سێبەری حکومڕانی کوردیدا نرخەکان 4 هێندەی شارەکانی تری عێراقن. ئەمە لە کاتێکدا لە ساڵی 2012ەوە هیچ پلە پەرزکردنەوە و زیادکردنی موچەیەک بۆ فەرمانبەران نەکراوە. وەک شارەزایەکی یاسایی لە بەرنامەیەم ڕووی پەیامدا ئاماژەی پێدا دەسەڵات هیچ پلانێکی بۆ هاوتاکردنی داهاتی تاک لەگەڵ بازاردا نییە و خەڵک لە نێوان بەرداشی بێموچەیی و گرانی بازاردا دەهاردرێن. لە 2026 بە دۆخی سەختی خەڵک بەڵام لە واقعی دارایی و گیرفانیان لە 2014 تۆسی ئەو مفارەقەیەکە بۆ لە 2014 لەو کاتەوە فەرمانبەرێک لیڤڵی معاشەکەی ڕاوەستاوە پلە بەرزکردنەوەی نییە سەرموچەی بۆ زیان ناکرێت معاشەکەی زیاد ناکرێت ئەمە بە تایبەتی بۆ سێکتەرە عامەکە ڕۆژ بە ڕۆژیش بارگرانی ینی ئێستا سەرنج بە کاک حەکیم راپۆرتێک پێش ئەوی بێمە بەرنامەکەی جەنابتەوە تحقیقێکم تیا کرد لە 2012ەوە این تۆز بگەڕێرەوە بۆ ئەو تا 2026 سەی نرخی بەنزین نەوت غازکە باش نۆرمال بە چەند بووە لەو کاتان نۆرمال بە 500 بۆ لە هەرێمی کوردستانە ئێستا نۆرمال بە 1200 ینی هەر بەنزین بنمونە بڕۆ بۆ پێداویستەکانی تر بڕۆ بە پێداویستەکانی تر لە شیرەوە لە حەفازەی مناڵەوە لە خۆراکەوە لە دۆخی دارایی خەڵکی لە ڕوومی تۆ باشتر بوو لە 2012 دەستپێکی 14 باشتر بوو دۆخی خەڵک بە واقع ئێستا لە 2026 این بەڵام بە تێڕوانین و بە گیرفانی و بەوە هەر ئێمە لە 2014 دوجار دەسەڵاتداران لە ڕێگەی پاڵاوتگە سێبەرەکانیانەوە سەروەت و سامانی ئەم نیشتیمانە بۆ بەرژەوەندی تەسکی حیزبی بەکاردێن و ژیان و گوزەرانی هاوڵاتیانیش لە نێوان ئەم هەموو گرانێدا تا بێت قورستر و تاریکتر دەبێت.